هەنا بەردەوام دەبین خۆشەویستان بەردەوامین وەکو ئاماژەمان پێکرد لە تەوریەکەمدا باس لە دڵەڕاوکی و هەموو بابەتەکانی پێیوەست بە دڵەڕاوکیەوە دەکەین لە تەمەنە جیاوازەکاندا ئێستاش دزین هەندێک منداڵ هەیە یەکەم ساڵی خوێندنیانە دڵەڕاوکیەکیان هەیە بەرامبەر خوێندن دوای پۆلی شەشەکانمان هەیە کە ئێستا چاوەڕێ ئەوە کە ئەنجام کۆڵاین بکرێتەوە تاقیکردنەوەکانیان دەست پێ بکات و تاقیکردنەوە ناویان بێتۆکە لە کوێ مانگەکە مانگەکە نێت مش بخۆی دڵەڕاوکیەکی ترا دیارە چەندین بابەت هەیە کە لە ژیانماندا پێویست بە دڵەڕاوکیەکە بەڵام هەندێک جار ئەم دڵەڕاوکیە لە سروشتی خۆی لا دەدات ئێمە بە دیاریکراوی باسی ئەو بابەتە دەکەین کاتێک ئەو دڵەڕاوکیە لە سروشتی خۆیلادا چی کاریگەریەکیە لەسەر ژیانمان گفتوگوێن بابەت لەگەڵ محەممەد وەلی چارەسەرکاری دەرونی دەکەین کە ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت کاک محەممەد سڵاوت لێبێ و باین باش زۆر سپاس بۆی ڕاستەخۆ لە پرۆگرامی باین باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری یەکەم جا بەگشتی باسێکی دڵەڕاوکیەمان بۆ بکە کاک محەممەد. بەیانیتان باش بەیانی سەرجەم بینەرانی بەڕێستان باش هیوای تەمەندرێژی و لەشساقی بۆ هەموو کارمەندانی کەناڵەکەتان دەخوازم. بەڕێزە لە پێشەکییا باسیەوەت کرد و بە تایبەتیش مەسەلەی دڵەڕاوچێ و لە ئێستایشدا کە دەرگای قوتابخانەکان کراوەتەوە بەشێکی زۆری ئەو منداڵانەی کە سەرەتایی چونە لە قوتابخانە یان باخچەیان لە دایک و باوکیان لە ماڵەوە جیا دەبنەوە بە جۆرێک لە جۆرەکان تووشی جۆرێک لە دڵەڕاوچەی جیابوونەوە یاخود پەشۆکی دڵەڕاوچەی جیابوونەوە دەبن. خۆی دڵەڕاوچێ ڕاڕاییەکە پێشبینیکردن بۆ ڕووداوێکی نەخوازرا و کە ئەو کەسەیە پێشبینیەوەکە کە ڕووداوێکی نەخوازرا و ڕوودا ئەمەش بەپێی تەمەنەکان دڵڕاوچەکان جیاوازە لە مناڵانە جیاوازە و لە نەوجەوان و لە کەسانی کاڵبوونە جیاوازە. زۆر باشە مادام لە هەموویە جیاوازە بەیەمە قۆناغ بە قۆناغ دەست پێ بکەین سەرەتاش لە تەمەنێکی منداڵەوە دەست پێ بکەین. منە پرسم دڵەڕاوکێ لە لای منداڵان چۆنە؟ هەندێک جار لاوانەیە گەورەکان بەهۆی ئەزمموی ژیانیانەوە و نێگەتیڤبوونیان لە هەندێک بابەتە دڵەڕاوکیان بۆ دروست بێ بەڵام لە لای منداڵدا چۆنە؟ هۆکارە دروستبوونی ئەم دڵەڕاوکیانە چییە؟ دڵڕاوچی دابڕان لە لای منداڵ جۆرێکە لە جۆرەکانی دڵڕاوچێ لە سەدا چواری منداڵان تووشی جۆرێک لە دڵڕاوچێ دەبن ئەویش کۆمەڵێک هۆکاری هەیە یەک لەو هۆکارانەی کەم منداڵانە تووشە بن جێهێشتنیان لە باخچەی ساوایانە کاتێک کە منداڵێک دەبرێتە باخچەی ساوایانە جێ دەیڵێت یاخود ئەوەیە نەچوون بۆ قوتابخانەیە یاخود ئەوەیە کە ڕێگری لێکردنی لەلایەن یەکێک لە کەسەکانەوە بۆ نمونە زۆر جارەیە منداڵ لەلایەن منداڵێکی ترەوە ڕێگری لێ دەکرێت یان ئەو ژینگەیە کە بۆی دەڕوات ئەمن و ئاسایشی نییە بۆ ئەو منداڵەیە ئەمانە هەر هەمووی هۆکارەکەی بە یەک شتەوە پەیوەستە ئەوەیە کە لە ژینگەی ماڵەوە دوور دەکەوێتەوە بە تایبەتی لە سەرپەرشتیاری یەکەمی کە بریتە لە دایک و باوکی کە ئەم بە جۆرێک لە جۆرەکان ئەم دایک و باوکە ئەم خێزانە لە سەرەتاوە وا منداڵەکەیان ڕانەهێناوە کە بۆ نمونەگەر منداڵێک قۆناغیەکی سەرەتایی بێ و پێویستەن دایک و باوکە منداڵەکە وا ڕابێنێت لە چەند مانگی پێشکردنەوەی قوتابخانە فێری ئەوەی بکە کە چۆن لە خۆی دوور بخاتەوە و ئێوە کتێب گەێنێ کە تۆ دەچتە ژینگەیەکی نوێوە تاکو جۆرێک دڵڕاوچی بۆ دروست نەبێت و کۆمەڵێک نیشانەی تیادا دەرنەکەوێت کە حەمەد لێرەیە ئەتوانین تا دڵەڕاوکێ و ترس بێکەوە ببەستینەوە ئایا ترس ئەبێتە هۆکاری دروستبوونی دڵەڕاوکێ پەیوەندیەکی ڕاستەخۆیان خود ناڕاستەخۆیان هەیە؟ حتمما بەشێکی زۆری ئەو مناڵانەی کە تووشی دڵڕاوکەی جیابوونەوە دەبن لە سەدا 75 گیان ناچنەوە بۆ قوتابخانە لە ئەنجامی ترسێکەوە وای لێ دێ خۆ زۆر جاریش ئەو دڵڕاوکەی جیابوونەوە بە ترسی قوتابخانە ناو دەبریان زۆر کەس وا باسی لێوەکاتن طبعاً ترسەکە لە چییە؟ ترسەکە لە دەستدانی دایک و باوکێتی ترسەکە لەوەیە کە شتێکی خراپ لە ماڵەوە ڕووبدات لەوەیە کە دایک و باوکی جیا ببێتەوە لەوەیە کە شەڕێک ڕووبدات یعنی بیرکردنەوەکانی دەربارەی ئەو ڕووداوانەی کە ڕوو دەدەن دەبێتە هۆی دروستبوونی دڵڕاوکێکە لە ئەنجامی ئەو ترسەوە کە بۆ منداڵەکە دروستە بێن بەڵێ پەیوەندیی ڕاستەخۆیان هەیە. زۆر باشە کەواتە ئێمە باس لە ناوەندەکانی خوێندن و باخچەی منداڵان و ئەم بابەتانە بکەین کە هەمویان پێوەستن بە منداڵەوە کاتێک منداڵێک
ترس و دڵەڕاوکی ئەوەیە کە لە خێزانەکەی دوور دەکەوێتەوە. لێرەدا مامۆستا هاوڕێکانی ژینگەی قوتابخانەوە ئەو شوێنی کە بۆی دەچێت بۆ نمونە تا چەندە گرنگە بە شێوازێک بگونجێرێت کە منداڵەکە هەست بە ئارامی بکاتیدا لا دڵەڕاوکێ دوور بکەوێتە ئەوێشی لای خۆشەویست بێ وەکو لای دایک و باوکی خۆی. ئەم بابەتە توانین بڵین چەند ڕەهەندێکە پێویستە پێکەوە کار بکرێت لەسەر ئەو منداڵانەی کە تووشی جۆرێک لە دڵڕاوکەی جیابوونەوە دەبن پەشێوی دڵڕاوکەی جیابوونەوە دەبن لە خێزان و هەم لە قوتابخانە و هەم ئەو مامۆسایانەی کە سەرپەرشتیارن یاخۆد ئەو بەڕێزانەی کە کاری ڕێنمایکاری پەروەردەیی دەرونی دەکەن لە ناو قوتابخانەکە دەبێت هەماهەنگێکی تونتۆڵ هەبێ بۆ ئەوەی بتوانرێت ئەو نیشانانە یاخود ئەو گرفتەی ئەو نەخۆشی تووشی ئەم منداڵەیە بووە بتوانین لە ڕێگەی دانیشتنەوە چاسە ئەگەر هاتوو چارەسەر نەبوو حتمما پێویستی بە پزیشکی دەرونی هەیە تا بتوانرێت لە ڕێگەی ئەو دەرمانانەی کە لەنجامی کەمکردنەوەی دڵڕاوچیەکەیە بێتەوە کارێک بۆەوەی کەم دڵڕاوچی لانەمێ. ئەمەش بە چییە بێت تەمان منداڵ کە وەکوتم لە ناو خێزانە کە دایک و باوک سەرەتا بە جۆرێک لە جۆرەکان مامەڵەیان لەگەڵ ئەم منداڵەیە کردوە تێیان گەیان کە پێویستە لە قوتابخانە ژینگەیەکی جیاوازە یاسای جیاوازە لەوێ پابندبوون هەیە و کۆمەڵێک کات لەوێ دەمێنێتەوە لە ناو منداڵانی ترا دەمێنێتەوە ئەمە پێویستە بە منداڵەکە ڕوون بکرێتەوە و ئەو ئەگەر دەستنیشانی منداڵێکمان کرد بۆ نەتووشی پەشێکی دڵڕاوکی جیابوونەوە بووە پێویستە لە قوتابخانەی ئەو مامۆستا بەڕێزانە ورتر چاودێری ئەو منداڵانە بکەن و بە تایبەتی ڕێنماییکارە پەروەردەیەکان ئەرکی زەحمەتیان زیاتر بکێشن لەگەڵ ئەو منداڵانەدا بە هاوکاری خێزانەکان هەتا بتوانرێت ژینگەیەکی ئارام لە ناو قوتابخانەکەیە بۆ منداڵێ فەراهەم بکرێ بزانین ئەو هۆکارەی کە ئەگەر پەیوەندی بە قوتابخانەوە هەیە ئایا خودی مامۆستاکەی یان منداڵێکە یان ترسێنراوە بتوانین ئەو سەرچاوەی کە بۆتە هۆکاری ترسەکە بۆ منداڵەکە لای بەرین. ئەگەر هاتوو بەمانە چارەسەر نەبوون پێویستە ڕاوێژی پزیشکی دەرونی بکرێ هەوڵ بدرێت لە ڕێگەی دەرمانەوە چارەسەرم حاڵەتە بکرێت. طبعاً ئەمەش کۆمەڵێک نیشانەی هەیە ناتوانێت لە خۆمانەوە بڵین تووشی پەشێوی نیشانەکان پێویستە بەلایکەمەوە سێ لەو نیشانانەی کە نیشانەکان چەند نیشانی ڕەفتاریمانەیە نیشانی جەستەییمانەیە لە ڕەفتاریەکانە ئەم منداڵانە گریانیان زۆرە بێت و زۆر جار خۆیان هەڵەواسن بە دایک و باوکیانە بە قاچیانە سەرێشەیانە بێت ئەفۆن ناڕەزایی دەردەبڕن لەوەی بڕۆنەوە بۆ قوتابخانە ئەگەڕێن بە دوای دایک و باوکی خۆیانە دایک و باوکیان لا خۆشەویسترە بێت لە ڕۆ جەستەیەکەیشەوە ئەمانە ڕوشانەوەیانە بێت دڵ تێکاڵاتنیانە بێت سەرێشەیانە بێت سکیێشەیان ئەبێت وەکو ئاماژەم پێدا بە تایبەتی گریانیان زۆرە بێت لەم حاڵەتەیان نان ناخۆن بیان و ئەهێننەوە گرینۆکە بن ئەمانە توانین بڵین کۆمەڵێک نیشانن کەوا لە کەسەکە ئەکات کە تۆ وا هەستەکەی کە نەخۆشیەکی تری هەیە بەڵام سیرەکەی ئەمە تەنها لە بەیانانە بۆ نمونە ڕووەدات ئەگەر تۆ لە ئێوارە لە مناڵەکەت بپرسی ئەڕۆی بۆ قوتابخانە بەڵێ ئەڵێ دەڕۆم بۆ قوتابخانە کە بەس کاتێ نزیکی سەرچاوەی دڵڕاوچیەکە دەبێتەوە یەواش نیشانەکانی تیادا بە دەردەکەوێت و بە تایبەتیش منداڵ لە بەیانانە ئەم شتەیە زیاتر ئەبێت بۆیە پێویستە لەو کاتانەدا زیاتر هاوکاری منداڵ بکرێتەوەکو ئەو نیشانانەی کە تیا دەرکەوتووە ئێمە بتوانین منداڵەکەمان ئارام بکەینەوە بە جۆرێک بە شێوازەکانی نوکی خۆیان دەخۆن بە تایبەتی کچان قژیان دەهێنە پێشەوە قژیان دەخۆن هەندێک حاڵەتی تریان هەیە چرنوق لە خۆیان دەکردن یاخۆت چۆن بڵێ شوخ لە دەستی خۆیان ئەمانە هەمویان ئەچنە قاڵبی لە ڕاوکیەوە تۆ کاتێک منداڵێک دەبینی ئەم هەست و کەوتانی هەیە دەتوانانی بڵێ ئەم منداڵە تووشی دڵە ڕاوکی بوو لە شتێکی گەرانە ئەم چەند نیشانەیە کە باست کرد هەرێکی ئەکرێ پەیوەندی بە یەکێک لە گرفتە دەرونیەکانەوە بێ بۆ خواردن بەڵێ ئەوە یەکێکە لە گرفتە دەرونیەکان کە لە ناو قوتابخانەکانە بەدیەکرێ کەسەکە منداڵەکە هەست بە ڕاڕایی زۆرەکات و پێشبینیەوەکە کە کاردانەوەکی خراپی بەرامبەر بکرێ ئەوێ بزانێ نەتیجەکەی چییە بۆ ئەوێت ئەو فشارەی لەسەر خۆی
کەم بکاتەوە پەنابات بە خۆی بە شتێکەوە مەشغوڵکەوە زۆر جاریش بینین کە نینۆ خواردن بە قرتاندن عفوەن بەکارەهێنرێت لەلایەن منداڵ هەر لەلایەن گەورەکانیشەوە طبعاً ئەوە بۆی زیاتر تێبگەین زۆر جار ئەم دڵە ڕاوچەیە کە لە قۆناغی منداڵیات توش دەبێت درێژە دەکێشێت تا قۆناغی نەوجەوانی یعنی تا ئاگاتە ئەو ئاسەیەکی تر تێدەگات کە ئەمە بیرکردنەوەی هەڵە بووە دەربەگەر هات و چارەسەر نەکرامە بەشێکیان لە ناویان دەمێنێتەوە بۆیە هەتا زووتر چارەسەرش بکرێ باشترێکە مەسەلەی خۆ بریندارکردن و ئەمەش بەشێکی ترن لە نەخۆشیە دەرونیەکان ئەتوانین ئاماژەی پێ بدرێت لەوەی کە بەڵێ ئەمانش گرفتیانەیە دەیانەوێت لە ڕێگەی خۆ بریندارکردنەوە سەرنجی بەرامبەرەکانیان بۆ خۆیان ڕاکێشن کە ئەمانە تووشی گرفتێ بنەتاوەکو لە ئەسڵی فشارە کە تووشی بووە بۆ نمونە منداڵێک کە بەیانیان لە پەشێوی دڵڕاوکی جیابوونەوەیە کە هاواری ناوسکێکا و دەست بۆ ناوسکێکا و هەڵزیاشێتەوە تەمەەن دایک و باوکەکە وا دەزانەمە گرفتێکی سکێشەی هەیە یاخودەوە تا تووشێک لە جۆرێک لە نەخۆشەکانی هەناوی بووە بۆیە هەموو بیکنەوە دەخەنە سەر ئەو لایەنە بەڵام لە کاتێکدا سەرێکی سەرچاوە ئەسڵەکە پەیوەندی بەوە هەیە کە ئەمە حەزی بۆ چوون بۆ قوتابخانە نییە سەرچاوەکە لە ئەسڵەکە ئەوەیە بکاتێکی بێتە لا پزیشکی باتنی هەموو پشکنێکی بۆ کاسێکی هیچ ئەنجامێکی نییە دەڵێت هیچ گرفتێکی نییە پێویستی بە ڕاوێژی دەرونی هەیە یاخۆ پزیشکی دەرونیە تاکو و هاوکاریە منداڵێت زۆر باشە لە سەرەتای پەروەردەکردنەوە چی ئەرکێک لەسەر دایک و باوکە بۆ نمونە منداڵەکەیان وەکو کەسێکی باوەڕ بەخۆبوو پەروەردە بکەن فێری بکەن کە لە ترس دوور بکەوێتەوە چ ئەرکێک لەسەر دایک و باوکێ بۆی منداڵ تووشی ئەم حاڵەتانە نەبێت هەر لە سەرەتای پەروەردەکردنیەوە تا و کاتی کە منداڵەکە دەچێتە بەرخوێندن بۆ نمە کاتێک منداڵەکە دەگەڕێتەوە تا چێنە گرنگە دایک و باوک پرسیاری لێ ئەوە بکەن بۆ نام ئەرکی ماڵەوەی چی پێدراوە بۆ ئەوەی سبینێ لە نێو پۆلەکەدا ترس و دڵڕاوکی ئەوەی نەبێت کە تووشی سەرنجکردن بێتەوە لەلایەن مامۆستاکەیەوە. ئاماژ لە پەروەردەکردن گرنگیدانە شکۆفەدانە بەو خاڵانەی کە مرۆڤایەتی مرۆڤ بەرهەم دەهێنن بۆیە مەسلەی پەروەردەکردن بابەتێکی ئاڵۆزەوە بابەتێکی ئەرکێکی قورسە کە سەرپەرشتیاران بە تایبەتی مەبەستم دایبابە کە پێویستە بە بەرنمەیەکی تونوتۆڵەوە و ئیتیفاق بوون لەسەر ئەوەی کە چۆن ئەم منداڵەیە پەروەردە بکرێت منداڵ چەند لایەنێکی لە ڕووی پەروەردەییەوەیەوە پەروەردەی جەستەییمانەیە پەروەردەی ڕەفتاریمان هەیە ئێمە چۆن بتوانین ئەم منداڵەیە لە ڕووی جەستەییەوە گەشەی پێ بدرێەوە چۆن بتوانین منداڵە لە ڕووی ڕەفتاریەوە پەروەردە بکرێت بۆیە گرنگە کە دایک و باوک بە جۆرێک لە جۆرەکان کە پەروەردەیەکی تەندروستە لە ناو خێزانەکاندا مامەڵە لەگەڵ ئەم جۆرە منداڵانەدا بکەن هەتاوەکو بۆی لە داهاتوودا کەسایەتێکی لاوازیان نەبێ بە تایبەتی ئێمە دەتوانین لە ڕووی وشەکانمانەوە چون هیچ شتێک بەقەدەر ئەوە کەسایەتی مرۆڤ لە سەردەمی منداڵیدا ناشکێنێت کە لە ڕێگەی شکاندنەوەی بۆنە وشەیەکی ناشیاوە بەرامبەر بە منداڵەکە دەودێ هەتایە لە بیری دەمێنێت بەداخەوە زۆر جار بینیمانە لە ڕابردوودا و ئەکرێش هەندێک جار لە ئێستادا لە ناوەندەکانی خوێندن یا و لە ناو خێزانەکانە دەبینی وشەیەکی ناشیاوە بەرامبەر بە منداڵەکە بەکارهێنرێت لە بەرچاوی منداڵانی تر یاخۆ لە بەرچاوی کەسوکاری دەبینین ئەمە لە یادی دەمێنێتەوە دەبێت بە جۆرێک لەوەی کە شکانەوەی تیادا بدە و لە داهاتووشا کاریگەری لەسەر کەسایەتەکەی دروست ببێتەوە متمانەی بخۆی متمانە سێ شتمان بۆ دروست دەکات یەک لەوەی کە ئەم منداڵەیە هەست بە ئەمن و ئاسایش دەکات خاڵێکی کە ئەوەیە منداڵەیە خۆشەویست دەبێت و خاڵێکی تر ئەوەیە چوادەورەبەرەکەی خۆشی خۆش ئەوێ بۆیە زۆر گرنگە کە ئێمە متمانە بدەین بە مناڵەکانمان و بتوانین بنیادی متمانە لە لای مناڵەکانمان دروست بکەین تا بتوانین لەسەر پێی خۆیان بۆسن من هەمیشە وتومە پێویستە منداڵ بە جۆرێک پەروەردە بکرێت وەکو دارێک وایە کە بێت ئەم ڕێگەی وا بچەقێندرێت وا بچێندرێت کە بە ڕەشەبا لە ناو نەچێت ئەگەر زریان هات بە هەمووی بە لە ناو بچێت بۆیە زۆر جار دەبینیم بەداخەوە بەهۆی تەنها شتێکی سادە و ساکارەوە سیرەکەین منداڵەکانمان ناتوانن ڕوبەڕووی تەنگ و چەڵەمەکانی ژیان ببنەوە یەکسەر تووشی جۆرێک لە شکانەوە دەبن بۆ لەبەر ئەوەی نەمانتوانیەوە لەسەر پێکانی خۆیان بە شێوەیەکی وا پەروەردەیان بکەینە تا هەندێک تەنگ و چەڵەمە هەیە دەبێت ئەمانە تێپەڕن ژیان بۆ خۆی جۆرێک لە بەرز و نزمی تیادا دەبێت منداڵەکان فێر بکەین ژیان ڕاست نییە بەڵکو خۆشی تایە ناخۆشی تایە ئەگەر بەو شێوەیە پەروەردەمان کرد ئەمەش بە چیە بێ
ژیانی مرۆڤ سێ یەکەیە یەکەم ئەوەیە کە لە قۆناغی منداڵیدا ئیشی ئێمە ئەوەیە کە بێت منداڵەکە پەروەردە بکەین لە دووەمدا ئەوەیە کە ئێمە دەبێت چاودێری بکەین سێم ئەوەیە کە ئێمە دەبێت پاڵپشتی بکەین لە یەکەمدا ئەوەیە کە منداڵەکە بۆی تووشی جۆرێک لەم بابەتەی کە ئێستا بەیانی ماڵمان بژاردۆ قسەی لەسەرەکەین دڵڕاوکی دابڕان ئەوەیە کە ئێمە دەبێت منداڵەکەمان بە جۆرێک لە جۆرەکاندا وا پەروەردە بکەین کە چی لەوەی کە لە ناو بۆ نمونە ئەو ژینگە خۆشەی کە لە ناو ماڵا هەیە کە ئیتر ئەزانین بەرەو باخشە دەچێت بەرەو دەرەوە دەچێت بەرەو قوتابخانە دەچێت ئەکرێت زۆر جار ئێستا هەندێک خەڵک پرسیاری عەفوەن ئەگەر ئەمە ڕوونکەمەوە ئەکرێت هەندێک جار خەڵک پرسیاری ئەومان لێ بکەن بڵێ خۆ من منداڵەکەم لە پۆلی 34 هەر هێشتا گریانی هەیە بەڵێ ئەمە سەرچاوەکەی ئەکرێت لە باخچەوە هاتبێ ئەکرێت لە قۆناغی یەکەوە سەرچاوگای بەڵام چارەسەر نەکراوە ئێمە یاومانە ساڵ بە ساڵێکەوە وای کردووە ئێستا ئەمە هە لە ناویان ماوەتەوە بۆیە پێویستە بەڕاستی کاتێک هەستمان بە گرفتێکی وا کرد پەنابەرین بۆ شوێنی چارەساری گونجاو کە چارەسەری ئەو کێشەیە بکات. زۆر باشە کاک محەممەد بێگومان قۆناغی منداڵی کەسایەتی تاک لە منداڵی وەکو بناغەیەکە بۆ ئەو کەسە کاتێک گەورە دەبێت ئەگەر ئەم گرفتە چارەسەر نەکرێت لە منداڵانە بە هەڕێگایەک بێت ئایا کاریگەری هەوەی هەیە کە بمنە لە جاهاتوودا تەمەنێکی زۆریش تێپەڕێنێ بەڵام ئەم گرفتی هەر تێدا بمێنێتەوە ئەم دڵە ڕاوکی لەسەر شتی بچووکی شەندێ جار تێدا بمێنێتەوە؟ وەکو ئاماژەم پێدا ئەگەر هاتوو ئەم جۆرەیە چارەسەر نەکرێت حتممە تا قۆناغی نەوجەوانی دەڕوا بەڵام کاتێکە گەورە دەبێت بڵێ بەشێکی هەرتیادا دەمێنێتەوە لەبەرەوەی ئەکرێت سڵ بکاتەوە لە هەندێک بڕیار وەلەوەی نەتوانێت پەیوەندیکی باشی لەگەڵ چوادەوری خۆیان هەبێتەوەی بەتەنیا جێڵبێندرێ بترسێت بینی خۆیسا بەشێکی زۆری ئەوانشی کە گەورە بوون و بەتەنها لە شوێنێکا بەجێ دەمێنێت تووشی جۆرێک ئێشتا هەر ترسێکیان هەیە بیرکردنەوەی خراپیان دەربارەی چوادەورەکەیان بۆ دروستە بێت کاتێک هەست بە تەنیایەکە ئەکرێت جۆری نەخۆشیەکە گۆڕانکاری بەسەرابێت جۆری گرفتەکە گۆڕانکاری بەسەرابێت لە ئەنجامی ئەوەی کە ئێمە نەمانتوانیوە لە قۆناغی منداڵی یاخۆ لە قۆناغی نەوجەوانی ئەمە چارەسەرکەین یاخود کەسەکە خۆی تێپەڕێن بەڵێ کاریگەری دەبێت لە قۆناغی داهاتوویدا. زۆر باشە کاک محەممەد ئێمە لە قۆناغی مناڵیدا زیاتر دڵڕاوکیەکەمان بە ترسەوە بەستەوە زیاتر لە قسەکانماندا باسی ئەومان کرد ئەتوانین دڵڕاوکی لە پێگەشتووە ببەستینەوە بە ئەزمموی ژیانیان ببەستینەوە بە نەرێنی بوونی تاکەکە. ئەزمموی فشاری ئەزمموی ژیانی ژێکێکە لە هۆکارەکانی توش بن بە جۆرێک لەوەی کە مرۆڤەکە یان کەسەکە تووشی جۆرێک لە دڵە ڕاوچێ ببێت حتممە ئەمەش کاریگەری خۆی لەسەر کەسەکە بە جێدەهێڵێت و ئەگەری توشبوون بە جۆرێک لە گرفتە دەرونیەکان یاخود تەنگ و چەڵەمەکانی دەرونی تووشی کەسەکە بکات. زۆر باشە ئەمە تا چۆنێک کاریگەری هەیە لەسەر هەنگاونانی تاکێک لە ژیاندا بوومنە تۆ پێشەر هەنگاوێک دڵە ڕاوکەیەکی زۆرتە بێ ئەکرێ بێتە ڕێگرێک پێش بۆی ئەو هەنگاوە بنی یاخود کاتی هەنگاوەکەش دەرەی نەتوانی بەپی پێویستی داسەکەوتوو بیت. ئەگەر وەکووتمان قۆناغەکە گەورەتر بووە چۆن نەوجەوانی و یان حاڵەتی پێگەشتنەوە کە بەشێک لە دڵڕاوشەکەی تایە مایەوە زەحمەتی دەکێشێ ینی ناڕەحەت دەبێت لەوەی کە بێوێت کارێک ئەنجام بدات بۆ خۆی جۆرێک لە فشاری زیادا دروستە بێت کە ناتوانێت کارەکە بە باشی جێبەجێ بکات بۆیە هەمیشە ڕاڕایی یاخود وەکەوەی کە پێناسەکەم کرد ئەمە پێشبینی ڕوودانی شتی خراپ دەکات بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەتوانێت خۆکو کەسێکی تا ڕادەیەک ئاسایی ژیانداری خۆی بکات مامەڵەی ژیانی خۆی بکات ئەو پرۆسانی کە لە ژیانە گرتوێتێ بەر پیادەی پرۆسەکانی ژیانی خۆی بکات بەڵام جیاوازە لە من و تۆ ئەوەیە کە ئەو زەحمەتتر دەبێ بۆی ناڕەحەتتر دەبێ بەکەی بکات بەڵام ئەگەر هات و تۆ ئەمە گرفتێکە بوو کە لە کاتێک ژا بزانی چارەسەری هەیە و چارەسەر بکرێ ئێمە بۆچی پەنابەرین بۆ ئەوەی کە مرۆڤێک بۆ شێوەیە ژیان بەرێتە سەر. زۆر باشە لە کەسانی پێگەشتوودا هەر دەمێنمەوە کاک محەممەد باسی ئەومان بە بکەبوون کاتێک تاکێک پێگەشتووە بەڵام لەگەڵەوەدا زیاد لە پێویست لە ڕاوکی لەگەڵدایە تا چۆنە گرنگە لێرەدا کەسێک لە ژیانی هەبێ خێزانەکەی پاڵپشتی بکەن بۆ ئەوەی فێری ئەوەی بکەن کە لە هەر گرفتێکە ئەمانی لەگەڵتان ئەمە هیچ کاریگەری دەبێت لەسەر چارەسەرکردنی ئەم دڵە ڕاوکیە لە تاکێکدا.
یەکێک لەو مشکلانەی کە لە کۆمەلگای کوردەواری خۆمانەیە ئاستی یان تەنانەت لە دڵڕاوکێی لە چاسەری دڵڕاوکێدا ڕۆشنبیری دەرونیە، یعنی زۆر گرنگە ئێمە ئاستی ڕۆشنبیری دەرونی خۆمان بەرزکەینەوە یان زانیاری دەربارەی گرفتە دەرونیەکان بزانیان. تا ئێستا جۆرێک لە کەس تیکما شەرم عیبە بە خۆمان ڕەوا دەبینین لەوەی کە کەسەکانمان تووشی جۆرێک لە گرفتی دەرونی دەبن سەردانی ناوەندەکانی چارەسەرکردنی دەرونی بۆ بکەین، یعنی بە ناوی تر بە شێوازی خوازراوی ناوی تر سەردانی پزیشکی دەرونی دەکەین، سەردانی چارەسەرکاری دەرونی دەکەین، بۆ لەبەرەوەی ئێمە تووشی ترسی ئەومانێت تووشی تانوتەشەری کۆمەڵایەتی ببین لەلایەن چوادەورەکانمانەوە، بە تایبەتی لە نێوان ڕەگەزەکانیشە جیاوازی هەیە، یعنی بۆ نمونە ڕەگەزی مێک زیاتر ئەمەی تیادا بەدی دەکرێت و خێزانەکان زیاتر دەترسن لەوەی کە خەڵکی بیزانێت کە ئەمە تووشی نەخۆشیێکی دەرونی بووە. بەڵام لەم ساڵانەی دواییدا ئەمە ئەتوانم بڵێم کەمتر بووەتەوە، بە تایبەتی کادیری چارەسەرکاری دەرونی لە ئێستادا زۆرتر بووە، شارەزایی زیاتر بووە، پزیشکە بەڕێزە دەرونیەکان هاوکارێکی باشتری ئێمەن لە ئێستادا، پێکەوە ئێمە ئێستا کار دەکەین وەکو تیمێک بۆ ئەوەی کە بتوانین جۆرێک لە چارەسەری بۆ ئەو خەڵکانە بکەین. بۆیە زۆر گرنگە یعنی ئێمە ئاستی ڕۆشنبیری دەرونی خۆمان بەرز بکەینەوە تا بتوانین کە چارەسەر بۆ گرفتەکانمان بدۆزینەوە. هەر بەوەی کە لەم بابەتەیە بمێ ئاماژەیەکیش بەوە بدەم، تەنانەت دڵڕاوکێی جیابوونەوە لە قۆناغی منداڵیدا لە ڕەگەزی مێ زیاترە تاکو لە ڕەگەزی نێر، یعنی کچان زیاتر تووشی دڵڕاوکێ دەبن لە قۆناغی منداڵیدا وەکەوەی لە کوڕانە، بەڵام معنایەوە نییە کە کوڕیش توش نابێ، بەڵام ڕەشەکە زیاتر لە کچانە ئەمە زیاتر بەدیەکرێ. زۆر باشە کاک محەممەد وەلی چارەسەرکاری دەرونی، زۆر سپاس بۆی ڕاستەخۆ لە پرۆگرامی باین بەش کوردستانەوە لەگەڵ ئێمە بووی.